yum yum sauce? Yes, yummy sauce. Okay. Thank you. Let me get number for you. Okay, thank you. Yeah. So the food trucks have started struggling. پێشتر ئەم کۆشکانی خواردنی خێرا ئافرۆشن پایتەختی کارکردنیان لە سیاتێل بوو. قەرەباڵغی و حەزی دانیشتوانەکەی بۆ ئەم جۆرە خۆراکانە هۆکار بوو بۆ ئەوەی بەردەوام لە سێبەری شەقامەکاندا کۆشکی لەم شێوەیە هەبێت. بەڵام لە کاتی کەرەنتینەدا ئەو جۆرە کەشانە نەمان و ڕوومان کردوتە قەزا و ناحیەکان. بەهۆی ئەوەی هەمووان لە پێناو پاراستنی خۆمان و کۆمەڵگەکەمان لە ماڵەوە ماینەوە کەمترین کات دەهاتینە دەرەوە. ئێستا وەک نامۆمان لێ هاتووە دەبێت جارێکی کە لەگەڵ یەکتر ئاهەنگی یەکتر ناسین ساز بکەین. ئێمە دڵخۆشین ئێستا کە کۆشکەکانمان بردوۆتە قەزا و ناحیە و نزیک گوندەکان. بەڕاستی کەشوهەوایەکی زۆر جوانی هەیە و هاوڵاتیانیش بە شێوەیەکی فراوان ڕوومان تێدەکەن. ئێمە زۆر دەترسین کە نەتوانین وەک مانگەکانی پێشوو کارەکانمان بکەین.